بەڕێز مەدحەت سلێمان چاودێری سیاسی میوانمە ئەو لە هەولێرەوە لەگەڵم دەبێت لە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵ بەڕێزیان زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز مەدحەت ئەم کاتت باش. شەوی ڕابردوو بینیمان کە فڕۆکە و درۆنەکانی ئێران و موشکەکانی ئێران بارگەکانی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی جارێکی دیکە لە نێو خاکی هەرێمی کوردستان لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی کردە ئامانج. ئەم بیانوانە چین کە ڕێگە دەدات بە وڵاتێکی دراوسێ خاکی وڵاتێکی دیکە بەو شێوەیە پێشێل بکات. خۆی ئێران لە ناو قەیرانێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری زۆر قوڵدایە و ئەوەی مێژووی ئێران بخێنێتەوە تقریبا 50 ساڵ جارێک لەوێ سیستەم دەگۆڕێ و یاخود ئینقلاب دەکرێتن. ئێستا لەو ئێران لەو 50 ساڵان نزیک بۆتەوە خەڵک بە هەموو مافێکی لێزەوت کراوە، ئازادی لەوێ نییە، ئازادی ڕادەربڕین نییە، حیزب نییە، بۆیە خەڵکەکە ڕاپەڕیون. خەڵکەکە تەنها لە کوردستانی ڕۆژهەڵات ڕانەپڕیون، خەڵک لە تاهران چۆتە بەشداری خۆ نیشاندان دەکات، لە شیراز دەیکەکە و شوێنانە هەمووی فارسی تایە. بەڵام ئێران تەبیعەتێکی هەیە وەکو ساڵانی پێشەڕی جیهانی دووەم سیاسەتێکی هەندێک با بڵێن چاوەشەکارانە بەرپا دەکاتن، ئەویش ئەوەیە کە چۆن قەیرانی ناوخۆ بگوازیتەوە بۆ دەرەوە خەڵک مەشغوڵ بکاتن. ئێمە هەمومان دەزانین، من بەخۆم کەمپی کۆیان بینیوە، کەمپی جژنیکانم بینیوە، لەو کەمپانە ژن و منداڵی تێدایە، یعنی خێزانی تێدایە، منداڵ خەریکی خوێندنن، ژن کە ژن و منداڵ لە کەمپێک بێ کەواتە بارگای تێدا نییە، بیکەیسی تێدا نییە، دۆشکەی تیا نییە، باشە خێرت و هێرش دەکەی سەر شوێنێک کە خێزانی تێدا بێ. بۆیە بە بۆچوونی من ئێران لە کێشەیەکی زۆر قوڵدایە بۆ ئەوەی هەناردەی کێشە ناخۆیەکان بکە و خەڵک مەشغوڵ بکە، دەیەوێ پڕداتە وڵاتێک شەڕێک بخڵخێنێ و ئاسانتری شوێنیش کە ئێمە ئەو چەک و تفاقە بەقوتەمان نییە، سنوورێکی نێونەتەویمان نییە، هەرێمی کوردستانە. دەیەوێت شەڕەکە بگوازێتەوە هەرێمی کوردستان، وەکو بڵێ ئێمە خەتابارین لێ. ئەوە لە گەورەترین کێشەش عێراق لە بەرەوەی سوپایەکی بەهێزی نییە، سوپا بەهێزەکەی میلیشیایە و ئەو هێزانەی کە ئەو حکومەتیان پێکەیناوە ئەوانە هەموو ویلاین بۆ ئێران و ناتوانن دژ بە ئێران بڕیاریش بدەن لەبەرەوەی هەر سیاسەتی ئەو وڵاتە بەداخەوە ئێران بەڕێوەی دەباتن. باپی جارنامەی نەتەوەی گرتوەکان و میساقی نەتەوەی گرتوەکان لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی هەر وڵاتێک کە خاکی وڵاتەکەی لەلایەن وڵاتی دراوسەیەوە پێشێل بکرێت بە پێمادەکانی 91 دەتوانێت ڕێکاری دیکە بگرێتە بەر، دەتوانێت سکاڵات جگەل لە سکاڵا ڕێکاری دیبلۆماسی تەنانەت هێزی زەمینی بەکاربێنێت. بەڵام عێراق تەنانەت سکاڵا دیبلۆماسیەکەشی لەسەر ئێران و تورکیا تۆمار نەکردووە و بێدەنگ بووە تەنیا لە ئاستی ئیدانەکردندا. ئەم بێدەنگی عێراق تەنیا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەتەکەی لاوازە یا ناتوانێت پارێزگاری لە سەروەری خاکی وڵاتەکەی بکات. نا هەروەکو ئاماژەم پێدا هەر ئەو حیزبانە کە حکوومەتیان پێکینەوە بەداخەوە زیاتر حیزبە شیعیەکان، ئەوانە حیزبی ویلایی پێ دەڵێن، سیاسەتی ئێران لە عێراق جێبەجێ دەکەن. ئەگەر سەیرت کرد بێت دوێنێ لامابی لە نەتەوە یەکگرتوەکانە بڕیار بۆتە دەنگدان کە دژی ئەو سیاسەتی هێرشکاری ئێران 14-15 وڵات، هەموو ئەو وڵاتانش با بڵین وڵاتە دیکتاتۆریەکانن، دژی دەنگدان بوونە. یەک لەوانە عێراقە دەنجی نەداوە بۆ با بڵین دژی ئێران، کەواتە تو ئەگەر لە دەنگدانێک دژی ئێران دەنگ نەدەی چۆن دەتوانێت بچی لە ئومە متحیدە داوای ئەوە لە ئومە متحیدە بکە بێ سەروەری ئەو وڵاتە بپارێزێ. ڕاستە وەزیری خارجی دەوڵەتی فیدرالی عێراق کوردە، جارێکیان شکایەتی لە نەتەوە یەکگرتوەکان کرد، بەڵام ئایا نەتەوە یەکگرتوەکان دەتوانی بێ ئەو سنوورەت بۆ بپارێزێ؟ لە منی بپرسە نەدەتوانێت و نەدەشی کاتن و نە عێراقیش قبولی دەکاتەوە، لەبەرەوەی ئەسڵەن ئەو سیاسەتی عێراق پەیڕەوی دەکا وەکو حکومەت سیاسەتی پاراستنی بەرژەوەندیەکانی ئێرانە. ئەگەر نا بۆ هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان، بۆ هێرش دەکاتە سەر
کەمپی کۆمەڵگەی نیشتەجێبوون بۆ خەڵک لە ئێران ڕادەپەڕێ بۆ هێرشەکات دەکاتە سەر هەرێمی کوردستان. ئێمە هەمومان دەزانین حیزبە کوردستانیەکانی ڕۆژهەڵات پابندی پاراستنی هەرێمی کوردستانن لە هەرێمی کوردستان و هێرش ناکەنە سەر کۆماری ئیسلامی ئێران و هەتاوەکو ئێستا ئەو خۆنیشاندانانە خۆنیشاندانی ئاشتیخوازی بووە ئەوە نیە سەرچیان هەڵگرتوی شەڕی جەبهەویان لەگەڵ ئیطلاعات و پاسداران و سوپای ئێران کردبێتن لە کاتێک دەکەتو بە خۆنیشاندان دەچێت سەرشەقام ئەو دێ بە چەک وەڵامی ئەو خەڵکە دەداتەوە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ژۆکو ئاماژەم کرد ئەڵقە لاوازەکەیە ئەو ناتوانێت هێرش بکاتە سەر وڵاتەکانی تر و نایکاتە سەر عێراقیش گومان هێرشەکە دەکاتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتیش لەبەر ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان لە دوای کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان هەوڵی ئەوە دەدا لەگەڵ هەموو حیزبەکان ناوماڵی کوردستان هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە کە ناوماڵی هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە کەواتە باشووری هەرێمی کوردستان بەهێز دەبێتەوە کە ئەوانە هێشتا زیاتر ترسیان دەکەوێتە ناو دەروون لە ئێران و لە تورکیاشەوە سوشی ئەوان هەرێمێکی لاوازیان گەرەکە دووبەرەکی تیابێ و ئێمە خەریکی یەکتر بین کە ئێمە ئەو بەرنامەیە دادنێن ئەوان زیاتر خەم دەکەوێتە ناو دەرونیانەوە لەبەرەوەی هەموو خەڵکی کوردستان هەر چوار پارچەی کوردستان وەکو نوری چاویان دەڕوان نە باشووری هەرێمی کوردستان کە ئێمە تەبابین لێرە ئەوان زیاتر بەرنامەدا دەڕێژن چۆن ئەو تەباییمان لێ تێکدەن و ئەگەرنا کە تو خەڵک لەوێ خۆنیشاندان دەکە خۆ بەچەکەەوە خۆنیشاندانی نەکردووە ئێرە موشک باران و درۆن باران دەکاتن. باشە ئەرکی هەرێمی کوردستان لێرەدا چی دەبێت چۆن دەتوانێت پارێزگاری لە سەروەری خاکی وڵاتەکەی بکات بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران ئەمە چەندەمین جارەکە شاندی هەرێمی کوردستانی شوتە کۆماری ئیسلامی ئێران و داوای لێکردوون کە خاکی هەرێمی کوردستان بۆ شێوازە پێشێل نەکرێت لە ڕێگە هێرشەکانەوە. بە بۆ چوونی من حکوومەتی هەرێمی کوردستان تاکە سەرچاوی ئەوەیە کە داوا لە قۆنسڵەکان کاوانێکە لە هەرێمی کوردستانن و دەرزانن ئەو ئارامی کوردستان لە ئەنجامی چی بەدی هاتووە دەتوانێت گازاندەی خۆی لای ئەوان بکە و لەگەڵ نەتەوەیە گرتوەکان نوێنەرایەتیان هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی وەزیری دەرەوەی فیدراڵی عێراق و نەتەوەیە گرتوەکان لە بەغدا دەتوانن شکایەت بکەن کە چیتر ئێران هێرش نەکاتە سەر کەمپەکان هێرش نەکاتە سەر هەرێمی کوردستان و لە بیرمان نەچێ هێرشی کردە سەر ماڵی شێخ باس کە هەمومان دەزانین مەزرعەیەک بوو بە ناوی موساد و 1001 گۆبەندیان بۆ ئێمە دروست کرد هەمووشمان دەزانین کێشەکە کێشەی ئابووری و دەرهێنانی غاز و هەناردەکردنی غازە و سوشی ئەمریکاش چەند جارە ئەوە بە ماوەی 3-4 ساڵە سێمانگ کڕینی غازی ئێران درێژ دەکاتەوە بۆ عێراق ئەگەر هەرێمی کوردستان ڕێژەی هەناردەکردن و دەرهێنانی غازەکەی زیاتر بێتن ئەو کاتە یعنی لە ڕووی اقتصادیەوە زەربەیەکی گەورە بە ئێران دەکەوێت بۆیە 1001 بەهانومان بۆ دێنێنەوە گووا ئێمە ئیسرائیلی دووەمین گوایە لێرە بنکەی بۆساتەیە لە کاتێکدا بنکەی ڕێکخراوەکانی ئێران لە ناو ئیسرائیل هەیە لە ناو جێرۆزلیم هەیە کە بە ناوی ڕێکخراو ئیشی باڵێۆزخانە دەکاتن با بچن ئەوان سەحب بکەنەوە بەرژەوەندەکانی خۆیان لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ وڵاتانی کە پاڵپشتی ئیسرائیل دەکەن واز لێ بێنن ئێمە هیچ پەیوەندیەکمان بەو وڵاتانەوە نیە بەداخەوە. زۆر باشە بەڕێز مەدحەت سلێمان چاودێری سیاسی زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.